بۆ کەسانی ئێستا گیان لێمە باجێکی گەورەم داوە دەمەوێت کەس باجی وایە دابە. فەرموو قسەی خۆت کە گوێم لێتە ئێمە گوێ لە تۆ گرین. خێزاندار بوو، هیچ کێشەیەکم نەبوو. بەو یاری ئۆنلاینانە خۆمە قافڵان دوو لای بمەکردەوە. چ جۆرە یاریە، چ جۆرە تۆڕە کۆمەڵایەتیە، چ جۆرە یاریەک دەکرد؟ وەکو لەو تیکتۆکە لایڤ بمەکردەوە شەو تا بەیانی جوێنم بە خەڵکەدا، کۆمنتی ناشرنم بۆ ئەهات، ئیتر جوێنم بە عایلەی خەڵکەدا، یعنی شەو تا بەیانی خەریکی ئەو بەزمە بوو. چەند جارێک خێزانەکەم تەلەفۆنی بۆ کردم مسحاتی کردم، هیچ زیاتر یعنی خراپتر دەبوو. شەو ڕۆژ خەریکی یاری بریارد و پۆبجی ئەو یاریانە بوو. بیرم لە هیچ ناکردەوە مامۆستا، وەم دەزانی یعنی لە خۆم زیاتر کەس بەرامبەری من هیچ نییە، یعنی وەم دەزانی خەڵک هەمووی بێدەسەڵاتە بەرامبەری من لە پشتی مۆبایلێکەوە جوێنم بە خەڵکەدا، جوێنم بە عایلەی خەڵکەدا. تاوای دەیات خێزان و دینداڵەکەم بەدەست. خێزانت لێت جیاوە بوو؟ بەڵێ. ئەی مناڵەکانت؟ لەلای ئەو ستا من غەدرم لێ کردووە، ناکرێ مناڵ لای خۆم بێ. باشە دوای ئەوەی بە هۆکاری ئەم تۆڕە کۆمەڵایەتیەوە، بە هۆکاری سەرقاڵبوونت بە ئەم ئینتەرنێت و شاشە و یعنی ئەم تەکنەلۆژیایی کە ئێستا لە هەموو ماڵێکە هەیە، ئەو باجە گەورەیەتدا، باشە یعنی تۆ چی نەسیحەتێکت هەیە بۆ ئێمە؟ چی نەسیحەتێکت هەیە بۆ گەنجانی کەوا وەکو خۆت کە ئێستا خەریکی لایڤن؟ مامۆستاگەر یەک تۆز دەبرین پێ بگەم، ئەو ئازارەی منەمە ئەگەر ئێستا ئەو ئازاریان نەبێت تەنانەت سەیری لایڤەکەی تۆش ناکەن. ئەو کاتەی ئێستا کە بە لایڤەکەی تۆ ئەیپوژن کە لایڤێکی دینیە و خەڵک ئیسفادەی لێ دەکات، ئەو ئیسفادەیە لەگەڵ خێزانەکەی خۆیان بیکەن باشترە، ئەو خێرە لەو وەرگن باشترە، ئەو کاتە بەوان ببەخشن باشترە، چکە ئازارێکی نەبڕاوەیە. یعنی مامۆستا من بیرم لە هیچ ناکردەوە، تەلەفۆنی بۆ مەکرد لە ناو لایڤ بووم، دەمگوت دایخەوە کاتم نییە بۆ دەیکەی ئەزانی لە لایڤم. هیچ هەستێکم نەبوو مامۆستا، هیچ هەستێکم نەبوو. کەسێکی ناسراویشم، زۆر خەڵکیشم ناسێ، بۆیە هاتوومە ئەو قسانە دەکەم. ئەگەر ئەو عەقڵەی ئێستام هەبوایە نەهاتم لە لایڤەکەی تۆش سەعاتێکیش کات لە خۆردوە، یعنی ئەو سەعاتەشم کاتەکەم زیادە کرد بۆ ماڵ و مناڵم. وە پێش ئەو یاریانەش مامۆستا بە جۆرێکی تر لایڤما کردەوە، دانیشتم شەوانە ئەو مایک بۆ ئافرەت، ئەو ئافرەت بۆ ئەوێ، کێشەی خەڵکم حەلەکرد بە ئیسادی خۆم پێ زۆر مهم بوو، لەلایەک کەس نەبوو کێشەی من حەلکە. هەروەکو ئەوەی ئەڵێ شەکر بووین بۆ قاوە زۆر کەس، ئەوەی خۆمان بەتاڵی خۆن، یعنی کێشەی چەنها عایلەم هەل کردووە، ئەوەی خۆم پێ حەل نەکرا. لە ئەنجامی چی؟ بەس برا عەزیزەکەم، یعنی جیاوازی ئەم لایڤانە لەگەڵ ئەو لایڤانی کە جەنابەت کردوتەوە، یان ئەو کەسانی کە ئێستا خەریکی لایڤن لەگەڵ ئافرەتی بەڕەڵا و بێخاوەن و بێکەسوکارە، باشە زۆر جیاوازی هەیە، وەکو شەو ڕۆژ وایە بەڕاستی. ئێستا من تەواو گرنگی با من عەرزی جەنابەت کەم برا عەزیزە، من کە هاتوومەتە ئێرە لەم دەقەی و کە قسەتان بۆکەم، باقی ڕۆژەکە من لەگەڵ ماڵ و مناڵی خۆما بوومە. لە ئێستاشە ڕەنگە خێزانم بەدیا شاشەکەەوە دانیشتی وێست، یعنی جیاوازیەکی زۆر زۆری هەیە. ئەگەر تۆ ئەم شاشەیەت لە پێناو خوایە بەکار بێنایە، باشە بۆ نەسیحەتی موسڵمانان بەکارت بێنایە، تووشی ئەم سەرگەردانیە نابیت. بۆیە وەما ئەصابک فبما كسبت أيديكم، هر مصيبة وناڕەحەتی و ناخۆشیە توشتانە بێت
هۆکاری کەسابەتی خۆتانە، کەسابەتی دەستی خۆتە، هەمووی تاوانی خۆتە. یعنی ئەوە باجی ئەو تاوانەیە ئەیدەیت. بۆیە ئەگەر تۆ تۆڕە کۆمەڵایەتیەکانت لە پێناو خۆیە بەکاربهێنایە، باشە بۆ ئیسلاحی مسلمانان بەکاربهێنایە، بۆ سوود و بۆ قانجازی مسلمانان بەکاربهێنایە، قەت تووشی ئەم ڕۆژگارە ڕەشە ناویت.